کاک فواد ئەو کاتت باش باشتر کاکادر زۆر کاک فواد ئێستا ئێوە لێدوانێکتاندا لە لێدوانەکە ئاماژتان ینی شێوەیەک لە پاساوتان لە بۆ ئەو پەرلەمانتارەی خۆتان هێناوە من دەمەوێت ئەوە ینی پرسیارە ئەوە لێ بکەم بە بدایەت کە ئێوە ڕاتان چییە کە لەسەر ئەوەی لە لەندەن ڕوویدا ڕوونکردنەوەیەکتان بڵاو کردیتەوە خۆتان لێبێبەری کردیە لە کاتێکدا ئەو کوڕە نوێنەری ئێوەیە لە پەرلەمانی کوردستان لە 6 پەرلەمانتاری ئێستاتان یەکێکتانە بەڵێ کاک فواد جای 6 پەرلەمانتار نییە 8 پەرلەمانتارە کاکادر خۆی ئەنگۆ 12تان هەیە بەس 6 لەگەرتان مایە ئەوەی ئێمە بزانێ نەخێوانی 8تان ماوە تۆڵی 6 بەنەڵەمانیە بەهەرحاڵ کێشە لەو دوو خوڵە نییە خۆ کەی کێشەیە گۆڕان لە 25 هاتە سەر 8 بیستم بۆ ڕێکەمانێ بۆ ئەوە نیە و لەبەرەوەی جەنابە تۆزێک تەمەنە دەیە و ڕەنگە شتەکانت زۆرەوە نییە نانە کاک فواد خوا با نەبتە شێوەیەک لە وەکو ئەوەیە کە گوای ئەمە چەندین زار دیمانە دوو گروپن لە 12تان هەیە بەشێکی زۆریان تەمەڕودیان لێتان کردیە لە یعنی بۆیە تکایە با نەبتە تەعنوشتی و علاوە کتێبگەی لۆم ڕاز دەکەیەوە هەمومان دیمانە دوو گروپە گۆڕان لە ناو یەک حزبدا دوو گروپ پەرلەمانتاری خۆی لی تەمەڕودی کردیە بەڵێ ئەی ئەوانی تر چەند کەسن ئەو گروپەی کە ئیستا هەیە فراکسیۆنی گۆڕان بەڕەسمی لەناو پەرلەمانی کوردستان 8 پەرلەمانتاری هەیە ئەی چارەکەی تر ئەو چوارەکەی تر و تۆزانی لەکەیت بەڵێ بابچی لەسەرەوە ئێستا یاسین خدر کاک فواد یاسین خدر نوێنەرتانە پەرلەمانتارتانە وەنیە لەگە سیاسەتەکانی ئەو گۆڕان جوڵە یعنی بۆ خۆت دەزانی لە ئەوروپا هەموو کادیرێک بە تووشەوە بە کادیرێکی لە هەر منتیقەتان تەمسیلی حزبەکەی دەکا ئێمە کادر نین ئێمە هەڵسوڕاوین بەهەرحاڵ تخوا با نەچینە ناو شەم ینی مەبەست کاکە ئەو گۆڕان وشەی کادر بەکار نایەن کاک فواد دەزانی جێ بە مەسەلا ئەوە یان ئەمە قسە بە هەولێری دەڵێ ئەوە نییە یان ئەمە ئیمتحانی لوغە ناکەین ئەمە من بە نمونەت پێ دەڵێم کاک فواد ئەوە نەخۆشیەکە لە ناو بەشێک لە نخبەی سیاسی مسەقەفەیە وەخت خۆی جەریدەی وڵات دەرچوو دەزانی گەورەترین ڕەخنە لەسەوە بوو دوو واوایان یەک واو لە کاتێکدا مەفهومەکەی ڕوونە وایە نانی کێشە لەوە نیە هەڵسوڕاوە یان کادیرە نوێنەریتی وایان نا ئێستا کاگیاسین نوێنەری گۆڕانە لە پەرلەمان وەنیا هەرچ ئەوەیە کە بێتن ئەو هەڵسو کەوت و هەڵوێستەی کە لە لەندەن ڕوویدا کۆمیتارت چییە کاک فواد هێلکە بارانکردنەکەیە هەردووچی من سەرکۆنی هەردووکی دەکەم یعنی ئێوە لەگەڵ هێلکە بارانکردنیش نینە ئەگەر مەجال بیت قسەم پێ مەبڕە من گوێت لێ ئەگرم بە ئیسراحەتی خۆت چی پرسیارێکە دێ بیکە منی وڵامی هەموو پرسیارەکان دەدەمەوە آخر پس پرسیار دروست دەبێتن لەناو ئەوە مەسەلەن کاک فواد ببوورەکەوا دەڵێ مەسەت و بینوسە لای خۆت ئەوە نیە بینوسە لای خۆی دوایی بڵێ لەسەر ئەمان ڕووکردن بەرێت بەڵێ فەرموو یەکەم لەسەر هێلکە بارانکردنەکە من بخۆم دژی ئەم پرۆسەیەم باشە تۆ نوێنەری گۆڕا کاک فواد ئاخر ئەلێرەدا بە قوربان تۆ ئێستا نوێنەری گۆڕانی گۆڕان بە شتەکە شخصی نییە من لەگە کاک فواد جەمال ناکەم تۆ نوێنەری گۆڕانی گۆڕان دژی هێلکە بارانکردنی بەرپرسە بەڕێی تو وەنیا گۆڕان دژی هەموو کارێکی نەخوازراوە ئێمە لەگەڵ ناڕەزایەتیە لەگەڵ خۆپیشاندانین لەگەڵ ڕەغنەکردنین باشە لەگە هێلکە بارانکردن نینە وەنیا کاکادر ئەگەر یەکێک هێلکە بگرێتە تۆ هەڵوێستت چێبێت هەر زۆر ئاساییە ئەگە تاوان و خیانەتم کرد بێ زۆر ئاساییە تاوان و خیانەتێکی کاگیاسنم پێ بڵێ
لحزبك أو حزب السلطية تمثيلي هم ئەو حزبە دەستی عێراقی کردووە یان تورکیا كاك یان فؤاد ئێران كاك فؤاد هر زانيتي بهندي است أو نبي نانا أتزانم کاقادر ئەبێ ڕست و سپیدە بابا مقصد سر یاسین قوتی خەڵکی بڕی و بەڵێ کاگیاسین ئەندامەکە لە ستافی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی و حزبەکەی 4 ساڵە لە دەسەڵاتن هەموو ئەو فەزاعەت و کارە قێزەوەنانەی لە حکوومەت ڕوویدایە تەمسیلی دەکا ناکرێت ئەتوو بۆ خۆت لێرە لە لەندەنی هەر کارێک حزبی محافزین بیکاتن هەر کارێک کە مادام لە دەسەڵات بێ لیبرال لەگەر دەسەڵات بێت چێبێ هەموو حزبەکە بەشدارەوە ناکرێ بڵێ کاگە پەرلەمانتارە لەگەدانە گچکە و گەورەی گۆڕان بەشدارە لە گەندەڵی لە تیرۆر لە زیندانی سیاسی ئەوە لە ڕووی قانونی و ئەخلاقیەوە کاقادر بەڵێ من ئەوەی کە جەنابم ناسی بێت لە دوورەوە لە سۆشیال میدیاوە پیاوێکی داکۆکیکەری حەقی لەسەر ڕاستیە ڕۆی بەڵێ کەسی نزیکی خۆشت غەڵەت بکە هەڵە بکە بەینەکا بێ قسەی لەسەرەکەی وایە بەڵێ سپاس دەکەم بەڵێ من پرسیارە لە تۆکەم من نوێنەری بزوتەوەی گۆڕانی بێگومان بەو ناوەش قسە لەگە دەکەم کاک فوعاد واز لە عیلاقەی بێنین بەڵێ پرسیارێک لە تۆ جەناب دەکەم ئەمێ بە ویژدانەوە بۆ ویژدانێک کە من باسم کردی کە تۆی وڵام بەرەوە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتمانی کوردستان خوامیان هەڵو کەم و کوڕیان زۆرە لەم ڕوانگەی کە تۆ تعریفێکت کەوە نیە بەمانەیە کاک فوعاد دەزانی چیە ئەمە ئاخر ئەو شەرعی تو شەرعی من جدایە ئەمە دوو دیدمان هەیە بابا جیایە ئەم بەڕێستە دەوێت ئەوەی کە خۆت ئەتەوێ بێ ڕیکۆردی کەیت و بڵاوی کەیت نانە هەموو ئەتوش ڕیکۆردت کردیە خۆتی لێرزیتەوە خۆتی لێ شاری پرسیارەکەم بە تۆ ئەزانی بۆ چەند پرسیار لە تۆکەم کاقادر بەڵێ پرسیار لە تۆ بکەم لە شوێنێکەوە ئیعاز بێت باشە ڕەنگە بە فلتەری تۆ ئەبی ئیعازەکە ئەڕۆن پەرلەمانتارێکی حزبی دەسەڵات بەڵێ باشە پەرلەمانێکی تارێکی تر کە تۆ چەند گەندەڵی و دەست دەبێت لە کۆمەڵشتا یاسینی پەرلەمانتاری ئەمەش ئەو نەدەسی لە گەندەڵی زیایە ئەچن هەرکە بارانێکن دەستیان خۆش بێ باشە کردویانە ئەمە بەدیوێت کە یاسین بە خۆی هاتووە لە سۆشیال میدیای خۆی ئەوە نیە وینێکی دەرنەبڕیوە کەسیش ئەمەی نەکردووە باشە بەڵێ بەڵام ئەمەی کە جەناب پێڵەی یعنی جیاوازی ناکەی لە بینی نازانم ئەلف و با لە بینی جیمودا لا ئەمە بێویژدانیە من ئەم ویژدانە ئەمەی کە لە تۆ میسە کاوەڵی نازانمانی تۆزێکی لامینە ئەوەی کە تۆ دوونم بە دوای حەق و ڕاستیار بەڵام لەما پێتەڵێم ئەگەر جیاوازی نەکەی لە بینی زوتەوەی گۆڕان ئەو ئێمە لە دەسەڵاتیان لەگەڵانە کە نەدەبوو لە دەسەڵاتی لەگەڵانە ئەمە بەخۆی بێویژدانی کاک فوعاد بۆی تەواویکەم بەڵێ یعنی ئێمە ئەگەر دوای حەقەتەکەوین دوای ڕاستیەکەوین دژی گەندەڵین دژی دزین دژی خیانەتین باشە لەگەڵ میلەتی خۆمانی ئەبێ ئەگەر لە منەوە ئەگەر حزبەکەم غەڵەتی کرد پەنجەی بۆ ڕاکێشم و جەنابیش لەگەر هاوڕێکەت ئەگەر دۆستەکەت ئەگەر پشتیوانەکەت ئەگەر هەر کەس غەڵەتێکی کرد ئەبێ بە هەمان شێوە ڕغنە لەسەر ئەویش بێت ناکرێ من بێم کابرایە کە 20 ساڵە سەرەتی حزبەکەی سەرەتی ژێر زەوی سەر زەوی بەرێ یان بە کۆمەڵی هینکە بەبەسم ئەم دووهێزەی دەسەڵاتە ئەوە نیە تۆ بێ حسابی حزبێکی معارەزەی وەکی نەگۆڕان کەسم گۆڕانیە لە لانێکی تر ئەمەی ئەمڕۆ کە دەگوزەرێ ئەگەر بێت هاوڵاتیەکی داغ لە دڵ کە کوردستانی بەجێهێشتووە کە غەدری لەکراوە لە کوردستان کە نەعەداڵەتی بەرامبەرکراوە کە ئازادی زەوتراوە بە ناچاری سەری خۆی هەڵگرتووە بێتە ئەوروپا باشە لە ژێر ئەجندای سیاسیەکی ترە نەیەکێکە بارانکە لە ژێر ئەجندا و بەرنامەیەکی ترە نەیە قسە بە کەمگۆڵەکە کاکادر ئێمە کاتێککە معارەزە بین وەکو بزوتنەوەی گۆڕان لە ساڵی 2011-2012 لە کاتی حەزەی شوباتە تەواوی ئەوروپا بە گشتی و بەریتانی بەتایبەتی لەژێر کۆنتڕۆلی
هەسوڕاوانی بزرگترین گۆڕان بوو سەدان خۆپیشاندانمان کردووە سەدان ناڕەزایەتیمان کردووە بەرامبەر یەکێتی بەرامبەر پارتی بەرامبەر نووسگەی حکوومەتی هەرێم بەڵام ڕۆژە لە ڕۆژان دەستمان نەبردووە بۆ کۆمەڵێک شت کە لە داب و نەریت و نازان کۆمەڵشتی ئێمە ئەوە نیە ڕێگەپێدراو نەبوو کاک فواد لێرە ستۆپەکەم دەدەیە ئەگەر تاعاان وەکو گوتم ئەمنوت وەکو قادر ئەوە لێگەڕن بەس بەداخەوە سەرنجە دروست نییە لەبەرەوەی لە 2017 کەوادیر و هەواداری ئێوە لە ئەڵمانیا ئەو پەڕی ئەوەی ئەتوو پێت ئەوەیە چوونە سە سارەی نێچیر و ئەوەی هەموو شتێکیان کرد هەموو شتێکیان کرد وایە لەوەی عەبدا و لێرەش لە سویدی شەواداری ئینگۆ بەشەک بوون لەوانەی کە جەمەدانیان سوتاند لێرە یعنی تکا با یعنی شتەکان و خۆی بژێڕنەوە نەنا من تۆ دەڵێ قەت ئێمە شتی وامان نەکرێ من پێ دەڵێم 2017 لە بەرلین ئەمن وەک کاک فواد توخوا باشەکان تێکەڵ چێژ نەبی ئەمنیش جواب بدەمەوە ئەمن ئەڵێم بەڵێ ئەمن لەگە کوڕینە و شیروان هێلکە باران بکەن لەبەر ئەوەی بوویتە ملیاردێر بە قوتی خەڵک لای من هیچ فەرقینە لەگە کوڕەکانی دەسەڵات ئەوە بەڕاشکاوی دەڵێم بەس با توخوا بە جواب بدەمەوە کاک هەموو ئەمسەسە دێمەوە سەری کاک فواد ئەمنوت لە ئەوروپاین لە ئەوروپان باسی ئەو گوڵەش لەگە دەکەم کە بە بێژدانی کرد بەم لە منت داهینا ئەمنوت لێرەین هەر ئەندامە کە بەشداری سوڵتە دەکاتن بە هەر حزبێکەوە ئەو حزب و ئەو کە چۆن ناو سوڵتە هەموو لە ئەلف لۆیای سوڵتەی بەش دەکەوێت ئەگەر نا کوڕی باش کوڕی پاک لەناو پارتیوێکێتیش بای هەندێمانە کە ڕەئیان باشە وایاننا بەڵام کە تو دەچێ ناو حزبێکی سوڵتە کە دەنگ لە بۆ دەستورەکەی دەدەی کە مووقیفت نییە وەکو حزب لەگەر دەستوری ئەو هەموو شتێکی کابینەی مەسرور بارزانانی و خوبات تاالبانی بوونە مخالەفەتان نەبووە کەواتە لەو 4 ساڵەی لە ئەلف لۆیای بەشدار بوون ئەوە یەک دوو کاک فوعات ئەو برادر ئەمن دوور و نزیک ڕبتم بەو بڵ ئەوە نەبووە لە من وەگرا بێژدانی دەکەن هەر شتێک ڕوودەدا بم لە من دادەینن بەڵێ کاچی من بۆ لێتان گەڕا جەریمەیەک لە لەندەن ڕوویدا شۆک دایگرتینە ئەمن ئەو دەدێمە سەریشی بەڵام ئێستا باز دەکەم ئێستا دێم تۆمەت ئەمن پێم وایە ئەوەی ڕوویدایە نێنەری چینگۆ 100% لە پشتێکی دوو کاک فوعات ئەو ئەوە چۆن ڕاز دەرنەچ ئێستامە دەینە سەر ئەو خاڵەش کاک فوعات بەڕاستی بابا ئەزانیت دێمە ئەمن وەم نەگوتووە کاک فوعات خوا لێم دەگەڕێی وەڵام یەک بێک پرسیارەکان نای خۆت بنووسی من بەرپرسم لەوەی بەرپرسم لە هەندێشت تۆ یەک دقا پەنجەی تۆمەت درێژ دەکەی کاتێکە پەنجەی تۆمەت درێژ دەکەی حەقی منە دیفاعکەم ئەمە یەک ئەو دیعایانەی کە کراوە باشە ئەوە تەقریری ئەو نەخۆشخانەیە بۆ دێنین کە کاک ئیسماعیلی کاک فوعاد ئەزانی چییە بەڵێ باشە من پێش هەموو شتێ سەرکۆنەی لێدانی کاک ئیسماعیلەکەم هەر کەسێک کردێتی لە هەر حزبێک بێ لە هەر پێگەیەک بێ کارێکی زۆر ناشرین کارێکی زۆر خێزەون کارێکی زۆر خراپی کردووە بە هەمان شێوە سەرکۆنەی کارەکەی کاک ئیسماعیلی شەکەم کە هێلکەی گوزۆتە کاک یاسین کارێکی خراپی کردووە کارێکی باشی نەکردووە ئەمە یەک دوو جاری وا هەیە کاک قادر درۆ ڕاستی تێکەڵ بێت بۆ نمونە ئەگەر پێ بچۆن بڕۆ ئینکە گوێ لە تەواوی سۆشال میدیا بگرە لەم قسانی کاک ئیسماعیل کردوتی لە قسانی کە جنابێکی کە کاک ڕەنجدەر دەیکا کە ئەو کاکانی تر کە بەیەکەوە ئەوەنێ گروپێکن بێکەوە کار دەکەن لە شوێنێک دەوترێ چەقۆی لێتراوە لە شوێنێکەڵێ نۆتە قەڵ بە ملیەوەتی لە شوێنێکەڵێ باسی واکرێک کە شوێنی شکاوە باشە لە تەقریری نەخۆشخانە
نەک چەقۆ دەرزێکی پانەکراوە نەک شوێنی نەشکاوە ئازاری ئێسکی نەگەشتووە ڕاستە لێ دراوە کارێکی خراپ کراوە و لە نەخۆشخانە مەرحەمێک و هەندێک حەپی ئازاریان پێیاوە و خوا حەفیز ئەمە یەک دوو کاک فواد دەزانی دوایی گوێ دێگرم بە سەعات ئەوەنیە تەنجەکانی خۆت بە ئەزانم بە زۆر دەبتە خیتاب بەغەڵەت تێم مەگایە خیتاب نییە بەس تۆ ئەتەوێ شتێک بێنیت من حزبەکەم کاگیاسین تۆمەتبارکەی بە شتێک کە نەکراوە بەڵێ کاتێک کە پۆلیس لەم وڵاتە کاگ ئیسماعیل دەبا بۆ خەستەخانە کاگ ئیسماعیل ئیفادەی خۆی داوە وایە بەڵێ باشە پۆلیس شەرمی لە کاگ ئیسماعیل لە کاگیاسین لە فواد لە فڵان کەسێ لەم وڵاتە نەخێر باشە کاگیاسین بە وەفدێکی ڕسمیات وتە بەریتانیا حکومەتی بەریتانیا ئازانی حکومەتی بەریتانیا ئوتێلەکەی بۆ حجز کردووە حکومەتی بەریتانیا تکتی تایارەکەی بۆ بڕیوە باشە لە ناو خەستەخانە پۆلیس پێی وتووە ئەمە ئەگەر ئەمە تاوانبار بێ تاوانێکی وەسە سافێ نایە لە بەریتانیا دەرچێ و دەیگرین و ئەیەنینەوە باشە نە بەو شێوە نییە بەڵێ جاول لەو ڤیدیۆانەی کە ئینکراوە باشە نە بەو شێوە نییە بەڵێ بە هەر حاڵ بفەرموو دوای تۆ شێوەکەین بۆ ڕێکەوە ئەمە ئەو وەخاڵێکی تر کاگیاسین دوێنێ چۆتە مرکزێکی شۆرتا بەڵێ لە مرکزی شۆرتاڵێ ئەم دیعایانە بۆ من کراوە من تۆمەتبارێک لێم بەما ئەمێ منیش وەکو حەقێکی خۆم داواقی بکەم بەڵێ داواقی کردووە باشە ئەگەر ئەم پیاوە تاوانبار بوو دەستی لەوە هەر ئەچێتە مرکزێکی شۆرتا داواقی بکە وەڵا ڕۆگەڕاوەتەوە بۆ کوردستان لە هەموو پەیجەکان دیعایە دەکەن ڕسمێکی بە فۆتۆشۆپدا ئەنە ناو لۆریە ئەوە ڕای کرد بەرەو فەڕەنسا و هەڵدێت ئەوە نیە ئەمە بۆ لێدانی بزوتنەوەی گۆڕان لێدانی کاگیاسین ئەگەر بەیانی سەعات 5 کاگیاسین لە ناو شاری هەولێر نەبوو کاکەم سانی من تاوان کاگیاسین ئەگەر بە مەتارا بڕوا کەسێک قاچاق بێ و ئەمر قەبزی هەبێ و ئینێ بێت ئەتوانێت بە فڕۆکەخانە بەڕسمی بڕوا کات قادر دەتوانم جواب دەمەوە دوای 13 دقیقە 13 دقیقە قسە دەکەی کاک فواد من 25 دقیقە گوێ لە تۆ ئەگرم دوایەوە نیە ئاخر ئەمە زایجە سیمینار ناکەین تخوا کاک فواد باگەمان لە زاری خۆمان بێت کاک فواد تۆ تەمسیری گۆڕان دەکەی وشەی درۆ جوان نییە دەکرێ بڵێ ڕاست نییە دقیق نییە بەهەرحاڵ کاک فواد بێمە سەر ئەو خاڵەت یەک گۆڵ بڕۆ سیرکە بنەماڵەی قوربانیانی زیندانیان لە کۆمنت لای کاک ڕەزەرگ ڕاوی هەیە ئەو بێریڤانە ئەو هەرچی یاسی سێ کەس لە بنەماڵەی قوربانیان و زیندانیەکان دەستخۆشیان لەو دوو گەنجە کاکشڤان ئەوە کردیە کە چونە گوڵیان دایتە لێرێن لەبەر ئەوەی ئەو پەرلەمانتارە لە ئەلف لە بۆ یای لەگەڵمان بووە بەڵام کاگیاسین خۆی بە من دەڵێ ئەڵێ لە ژیانم ئەمن ئەو هەموو دادگایە بوو ئەمن نەچیمە دادگای زیندانیانی بادینان کە ئەو پرۆسە گەورە بووە ئەوە یەک وەزیری کاروبارتان وەزیرتانە لەوێن دەرە ئەو هەموو ئیهانە و سوکایەتی و جێگۆڕچێ و غەدرە لەو زیندانیانەی بادینان دەکرێت ئەو بەرپرسە ناوێری سەردان بکە هەڵوێستەکی لە ئاستی وەزیری نەبووە تۆ خەڵک کە ئەوە ئەو گوڵەی ئەوی ئەم بزانم کە دراوێتێ لەسەر داخوازی بنەماڵەی زیندانیان وە تەکلیف کرایە ئەوانە بەس بردوویانە بەس بە منیش باش نەبوو لە میدیا ڕاگەیەندرا بەڵام بۆ زانیاریت ئەوە ڕەئی بنەماڵەی زیندانیانە و دوو لە زیندانیانی ڕزگار بوو داوایان کردیە هاوکات یەکەشیان برای ئەوەیە زێدان زێباری کابرای نازام چێخ کاگرانزەر هەوەچی بڵاو کردو یەکەچیان ئەو کچە بێریڤان بڵاوی کردەوە بڕۆ بخوێنەوە لە کۆمنتەکەی ئەوڕۆ کاگرانزەر شتەکانی بڵاو کردەوە یەکەچیان باوچیە ئامەد پیرانە ئامەد پیرانە کە لە زیندان بوون هەردووچیان کاک فواد کورە ئەو دووە کاک فواد چۆن دەبێت و ئاگالێنەوەی بێریڤان 2 ساڵ گیرا بوو
ئەو برادەرەی تریش لەگە مامۆسا بەدەلی پێکەوە لە یەک وەختی بەڵێ ئەم بێریبانخانە یەکەم جار ڕسمێکی لە سجن بڵاو بووە بەڵێ ئەمە چی ئەم ڕسمی لە سجن ناگرد و بڵاوی کردەوە من نازانم ئێستا لە سیر بەستخوا کاک فات پێم مەبڕە سێزە آخر بۆی پێت بڵێم کاکاتە تۆ بە هەڵات چاوەکەم بەڵێ یەک پێت بڵێم ئەم پەرلەمانتاری گوڵەکەی پێدراوە لە لیژنەی مافی مرۆڤە ئەرکی ئەوەیە بە جۆداچوون بۆ کاک فواد ئێستا تو مەجای من دەدەی قسە بکەم سێزە دەقەت قسە کرد ئەتو چکۆوە ناو ئەگلە نقاشە ئەتو بە خۆت بە من دەڵێ 25 دقا کورە 2 دقەم قسە نەکردووە بە هەر حەڵبا نەبێتە ئەو شتە خۆش نییە کاک فواد بە قوربان ئەمن لە ناوە پرۆسە بوومە لە ئەلفی لە بۆ یای دەیان 5-6 پۆستم زدی ئەو سەرۆکی لیژنەی گۆ تۆمار کردیە نووسە پەیوەندی بە برام کردیە تێم دەگەی لەبەرەوەی بێمەوقیف بوون لەبەرەوەی ئەمە لە ناو ڕووداوەکان بووین دوای لە بدایەت هیچ حزبولایەنێک جورئەتی نەکرد بێتە پشتەوە دوای ئەوەی کەیسەکە گەورە بوو بە جیانی بووە ئەوجا هاتیە بەروارەکان زۆر گرنگە کاک فواد ئەوە لەسە هێلکە ئەوەیە بێوجدانیە من تێک هەر شتێک دەکرێت قادر لە پشتە ئێمە حزب نین ئەو 5-6 برادرە کۆمەڵێک هاوڕێن لەگەڵ دەیان هاوڕێتکە پێکەوە خەبات دەکەین تا حدێک بیری بۆ چونمان لە یەک نزیکە نە ڕێکخراومان هەیە نە گروپمان هەیە تکایە ئەو شتە تووشی ئەوەمان نەکەن کاک ئەوە تۆ ئەڵێ کاک فواد تۆ تەقریر طبیەت دیتیە کە باسەکەی لە دەوی چێ جێلێ بووە کاکە منیش دەزانم لە دەوی چێ بووە بەس بۆ زانیاریت ئەو برادرە بەزم تەرجم بووە لەوێن دەربووە یعنی زۆرم پێسەیرە لەسەر تەلەڤیزیۆنی نوێنەری گۆڕان بازە تەقریر توب دەکات خەڵکیکە دێباس لە کاتێکدا و تەقریر توبەیە تا ئێستا دەرنەچووە تا ئێستا نەکەوتیتە بەردەستی کاک ئیسماعیلی بە ئەوە و برادرم تەرجمە لەوێن دەرا پێیان گوتیە ئەمە بە فەرمی دەدەینە پۆلیسی باشە ئێوە چۆن دەتوانن لە جیاتی پۆلیسی قسە بکەن لە جیاتی خەستەخانە لەسەر تەلەڤیزیۆنیش لێدوانتدا بە ناوی تەقریری طبی کاک فواد ئەمن ئەزمونم هەیە لەو شتەیە لە من درا ناخ ڕاوەستە بە قوربان ڕاوەستە بە جواب بدەمەوە تۆ کۆمەڵێک چاواشەی خەڵکتان کرد تۆش هاتووی داواکەی من قسە بکەم من و تۆ نهاتین چەلەحانەیە بکەین لەسەر بابەتێک من 5 دقیقە قسە و تۆ 5 دقیقە قسە بکەین تۆ لە بەرنامەیەک کە پێشکەشکارێک بەرنامەیەک پێشکەشەکە پرسیارێکەکە و 10 دقیقە تاوەکو کەسی قسەکە وەڵامی خۆی باتەوە بەڵام ئەگەر تۆ قەرارە خۆت بێت قسەکان بێت و خۆت وڵامی خۆت بێتەوە ئەمە دووشتە یەک کاک فاتخوا یەک کۆمنتاری نی دقەی زانیاریت نییە تۆ ئەتەوێت بەو ئاوازە قسە بکەی کە خۆتە دەوێت بە دەردی کوردیەکە ئەڵێ کەرێش تەوێ ئەوە کەرێش نازانم ڕێوی تەوێ ئەوە کەرێش تۆ ئەتەوێ کاک فات تۆ تەقریرت دیوە جا ئێستا من بە قسەت کرد لەسەر ئەم قسانەی کە تۆ کردت من سەرنجی خۆبی لەسەر بەڵێ یەکەم شت لەوەی کاگیاسین نەچوو بۆ لای زیندانیەکان کە سوکاری ئەم زیندانیانە داوایان کردووە کە گوڵ پێشکەشی کاک زکریە ئەو نیە من قسەم لەسەرەوە نییە گوڵ پێشکەشی یەکەم کێناکەن ئەوە نیە ئینی خۆیانە دوو کاگیاسین لە لیژنەی مافی مرۆڤ نییە تاوەکو هەڵسێ بەبی شەی خۆی کاک زکریش لەو لیژنەی نییە ناکە لە لیژنەی مافی مرۆڤە با لە لیژنەی مافی مرۆڤە ئەمە یەک دووەم لەو پەرلەمانتارانی کە هەیە هیچ پەرلەمانتارێک بە بەڵگە بە کۆمنت بەقەر بڵوستان خان کە پەرلەمانتاری بەجێتەوەی گۆڕانە دەقاتی ئەم کات زکرێ کە گوڵی پەشەکراوە ئیشی لەسەر زیندانانی سیاسی کرا و بە اعتباری زیندانە سیاسی خۆیان دوو لەکوێ کاک فاتخوا لەکوێ زیندانیانی بادینان سوپاسی کوێستان خانی برێم ئەو گولستان خانیان کرد تۆ زیندانان سوپاسیان کردوم کەس بەقەر گوڵستان خان خزمەت ئەتە ئەڵێ بە ئەترافی زیندانیانی بادینان ئەڵێم زیندانیەکان خۆیان دەزانن ئاگادارن کە هیچ پەرلەمانتارێک بەقەر گوڵستان خان بەدەم کێشە و داواکانەوە نەبووە باسی ئەماکەن ناڵم سوازنامە ئەوە یەک و دووەم
لەسەر ئەوەی کە باسی وەزیری ئێمە تۆ نازانیان ئاگات لە شتەکان نییە یان کەنا ئەو سۆشال میدیا و ئەو شوێنانە ئەبینی کە خۆ دەکەوێت بە دوای سەرچاوە ناگەڕێزانی وەزیرەکەی ئێمە ئەوەی کە جانتەڵی هیچی نەکردیان بە کۆمەلەستاکەیە من نەموو تۆ هیچی نەکردو توخوا باوشەکان بە پێی قەبارەی خۆی وەر بەڵێ ئەوەی کە گوێی لەم بەرنامەیە بێ لە سەرتاوە ئەتوانێت دووبارەی بەڵێ بەڵێ وایە بەڵێ باشە ئەم ڕیکۆردە دیارە کە جەناب چی تۆ چینێتەوە ئەمە یەک دوو بەڵگە چییە بۆی کە زیندانیەکان کە داوایان لەمان کردو ئەوە نیە ئەمان بڕۆن ئەمە پێشکەشکان باشە ئەوان کردێت ناکردێت بە کێشەی من نییە بە حقات لەسەرەوە هینم نییە لە شوێنێکە ئەوەی لەو پرۆسەیە ئەوە ئەم برادرانی ئێمە ئیشان نەکردووە یان لەسەر ئەم کێسانە نەبوون ئەگەر بڕۆی لە تەلەڤیزیۆنی کە هێنێنەوە لە میدیاکانی گۆڕان و سێکێتەوە بڕۆ بە باگراوند یاپچۆرە بزانە نەک لەسەر زیندانیان لەسەر هەموو کەم و کوڕەکانی حکوومەت لەسەر هەموو ئەو نەعەدالەتانە لەسەر هەموو ئەوەی کە کراوە زانە لەکوێ نوێنەرێکی ئێمە بێدەنگ بووە لەکوێ چاومان لە ئاسی بەمون لە شەن نوقانوە بەڵام کەسانێکان چۆنەڵی ئەوە نیە کێچەکرد لێگەن بەگایە گایە کردووەکەن لە کێچ باشە مە بەسم جەنابەت نییە من بەبەستم سوورە عامەکەیە ئەوەی کامەیە لەسەری کە من تۆ قسەی لەسەرەکەین هیچ سەر ئەوەی کە باسی واقعی کە تەقریتوبی و نازانم کۆمەڵەشە تەقریتوبی ئەوەیە ئەگەر یەکێک شەقۆی لێ درابێ کە ئاچێتە تەخەسخانە بەیانەکەی زوو دەری ناکەن یەکی ئێستانیش شتابێ بەیانەکەی زوو دەری ناکەن و یەکێک ئەگەر عازێتی گەشتۆ مناڵم گەشتۆ بەڵام ئەمانەی کە ئێڵێن ئەگەر نەبێ لانیکەم دەری ناکەن کاکفوا تۆ ئەڵەی تەقریر توبی هەیە تخوا ئاخر یەک تۆم کاچی من بە قوربان تۆ 20 پرسیار لە من دەکەی ئەتو ئێستا وەکو ڕۆژنامە نووسێک پرسیار لە من دەکەی خۆ دیارە تۆ بە دەڵی تەقریری توبی هەیە کە ئەو کوڕە هیچی لێ نەدرایە من پێ دەڵێم دیوتە لەبەردەستدا هەیە چ بە خۆت سامە ئەو خەڵکانەی کە ئەوی دیعاە دەکەن لە کاتێکدا ئەمن پێ دەڵێم و تەقریرە لە دەستی ئیسماعیل سیان نییە لە دەستی متەرجم نییە لە دەستی بەس دکتۆرەکەی کاچ من نی سعات نابی کۆبنەوەمان کردیە هەر ئەو متەرجمەش لەگەڵدا بووە کاک فواد با نەکەوینە تەعنوشتیوالە هەڵمێ لەو شتەی تۆ لێدوانتدایە ئەڵێ تەقریری توبی هەیە لە تەلەڤیزیۆنی توبی هەیە دەتوانی ئەو نمونەیە بڵاو بکەوە لە کاتێکدا ئەمن بە ئاشکرا ئەتوانم ئیسماعیلسیان بێنمە ئێرە کە ئەو بەخۆی نەیدیتیە دەبی چێ دیتیبی ئاخر لەوێ دیار دەبی چەقوی لێدرایە یان نا ئەخر چۆن دەزانی کاک فواد بە قوربان تۆ چۆن دەزانی تەقریر توبی چی نووسرا لە کاتێکدا تەنیا دوو دکتۆری ئینگلیزی دیتیتیان دەرنەچووە دەرنەچووە تۆ چۆن لێدوان دەدەی بە ناوی گۆڕان لەباتی یەک کەس چەند کەسێک لە لای بووە نانە یەک کەس لای بووە یەک کەس لای دوو بوونە بە قوربانە من دەزانم دوو بوونە کاکشڤان و ئەو برادەرەی تر بووە باشە بە شڤان بەنگۆی نەگۆتووە ئەو برادەرەی تر لەگەڵ تو قسەی کردیە ئاو بێنەوە دەست بشوە هەردووچیان من پێ دەڵێم ئیسماعیلسیانیش نازانێت تەقریرەکە چی تێدا نووسرایە کاک فواد من منداڵم نەخۆشە ئەو برادەرەی کە لێوە بووە دکتۆر پێی وتووە کاکە هیچ چەقۆیەکی پێوە نییە هیچ ئێسکێکی نەشکاوە تێگەی ئەمەی وتراویان نەوتراوە نەخێر بەو شێوە نەگوتراوە و تەواویش نەبە راپۆرتەکە تەواویش نەبی و ئەمن وێنەم باشەیەک قەوست دەمێ قەوست کاک فواد یەک قەوست پێ دەرم من ڕسمم لە دەستان و کە چەقوی پێکەوتووە کاک فواد ئەمن ڕسمم لەبەر دەستێن و کە چەقوی پێکەتیە ئەگەر پۆلیس لە بواری پۆلیسی بۆ ئەم بۆ خۆم لە ناو پرۆستەدام ئەگە پۆلیس بواریدا بەسەرچاو ئەو شێژ نەدەبا من بەکاربینم بەس لە حاحت زۆر کرد
نوکە چەقوی پێک کاک فواد براکەم تۆ تحقیق نییە من پێ دەڵێم چەقوی پێکەتە تۆ تحقیقی ئەمە ڕۆژنامە نووسم لەسەر لێدوانە چتو تۆ دەڵێ چەقوی پێنەکەتە تۆ پێی دەڵێ تەقریر تۆ بیدیتیتمان ئەگەر تۆ تحقیقی تحقیقەکەم ئەگەر تۆ ما دەرێ پرسیارکەی من ناتوانم هەموو نهێنیەک باز بکەم بەس ئەتوو لێدوانتدایە باشە خۆ منی ڕەنگە نهێنیە بێ بە پێویستی نەزانم کە لە لای دەکیینە باسی بکەم کاک فواد من پێت دەڵێم سەدبارە ئاسا تۆ دوو لێدوانتدایە نوکە چەقوی پێ نەکەتیە ئەمن پێت دەڵێم ڕسم هەیە نوکە چەقوی پێکەتیە گچکەیە گەورەیە ئەوە کێشەک نییە پێم دەگەی چەقوو بەکار هاتیە پێم دەگەی دوو تەقریر توبی تۆ ئەڵەی بەپێی تەقریر توبی جەنابەت ئەو پرسیارەت وەکو بزوتنەوەی گۆڕان لێ دەکەم ئەو تەقریر توبیە چۆن ئەو قسەیەت کرد لە کاتێکدا تا ئێستا کەسی قوربانی دەر تەقریرەکەی نەدیتیە نازانێت چ نووسرایە تا نەرزاندرێ دکتۆر ئەمن منداڵم بتخوا ئەو قەوسەل و تەواو دەکەم تەواوی مەکە گۆستە تۆ پێش تو 20 ساڵە لەم وڵاتم لەم وڵاتی ئەوروپایە هەر کەسێک ئەچێتە خەستەخانە بۆ 1 سەعات بکەوێت بۆ 2 سەعات بکەوێت بۆ 1 هەفتە لە خەستەخانە بێت لەگەڵ دەرچوونی یەکسەر وەرەقەیەکی هێنێ کە هەموو معلوماتەکانی تایە کە تووشی چی بووە و عینەن سەعات راپۆرت دەدەنەوە بە جیپەکەی من نازانم دەسویت یاسایەکی ترە بێ یاسەکە جیاواز بێ لە وڵاتی بەریتانیا ئەوەی لە بەریتانیاسی کە داخلی نەخۆشخانە بێ دکتۆر فەحسی دەکا ئیشاعی دەگرێ تەداوی دەکا ئازارێکی هەیە بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ لە عینەن کاتی دەرچوونیا وەرەقەیەکێ دەنێت کە وەرەقەی دەرکردنی ئەم نەخۆشەیە لە نەخۆشخانە ئەم راپۆرتەی ڕاتەخۆ بۆ جیپەکەی دەڕواتەوە کە ئەو دکتۆری خێزانی ئەگەر کاک ئیسماعیل راپۆرتەکەی لا نییە پێی ڕابگەێنە بچێتە لای جیپەکەی لای جیپەکەی تەواوی ئەوە مۆزوع عشکێت خوا کاک فواد با نەچینە تۆ لێدوانتدایە بە قوربان با تێک دری بگەین بۆ من ڕێک مەکەوەما من پێ دەڵێم دوکۆمنتت لە دەستە کە تەقریری توبی هەیە بەغەڵەت یابن ڕێکی دەکەم ئەمە کاچی من بە قوربانەوە دەتواندری ئەتوو لێدوانتدایە کاک فواد ئەڵێ نوکە چەقوی پێ نەکەتیە تخوا ئەخر شەرع هەڵمێ بەغەڵەت تێم مەگە ئەوە کەشتێک من هەڵ نایم حەز دەکەی تا پێنجی بانی نانا براکەم ئەمە پرسیارەکەم لێت کردیە ئێستا دوو پرسیارەکە لەم ئەوروپایە لە وڵاتەکەی جەنابەت لە هەموو ئەوروپا لە بەریتانیا کە لە دوای وڵاتەکانی ئێوە هەر کەسێکی نەخۆش ئێستا ئەکاونتی هەیە لە ڕێگەی ئەپیNHSەوانە ئەو حەپەی کە وەرێگرێ ئەو دەرزەی کە وەرێگرێ ئەو نەخۆشەی کە هەیە ئێستا دامانە هەموو ئەو شتانە هەیە کاک فواد ئەمن دڵنیات دەکەم ئەو بۆ برادرش بڵێ 2 سەعات نابی دانیشتنێکمان کرد کەسیان تەقریری توبیەکەیان نەدیتە جەنابەت چۆن لە یان لەو کاتە تەرجمەی لێ نەبووە کە یعنی قەی ناکەنا ئەتو چۆن لێدوان دەدەی دەرێت لە تەقریری توبیەکان تەقریری توبی هەیە نەمتووە لە بەردەستی منایە ئاخر باشە ئەڵێ کە هیچی لێ نەدراوە بە نوکە چەقوو یان ئەوەتە هیچ کاک فواد ئەمن دوو بۆ قسم لێدرا دوو بۆ قسم لێدرا یەک قەوست لە بۆ بڵێم دوو بۆ قسم لێدرا تا 1 مانگ جسمم ئازاری هەبووە تێم دەگەی تا 1 مانگ ئێوە چۆن دەزانن کەسێک ئەگەر دامانە 2 کەس 3 کەسە لێیدایە ئەڵێ هیچ بەس قسەک دەموساوی شین و مۆر بووە ئازاری پێگەیشتووە نەکەر ئازاری پێگەی تۆ ئەڵێ نوکە چەقوی لێ نەدراوە تەقریری توبیەکە دەرنەچووە کە نوکە چەقوی لێ نەدراوە ئێوە چۆن ئەو لێدوانانە دەدەن ئەمە لێدوانی خۆتان بەدەدی واقسەتان لەکوێ گوتراوە نوکە چەقوی لێ نەدرا لەکوێ گوتراوە ئەمن قسەم نەکردووە ئەمن دەڵێم نوکە چەقوو جودایە لەگەڵ ئەوەی مەسەن دەتەقەڵ هەیە بۆ سەر ئێرە نابێ من زانیاری وردم هەیە کە چەقۆی بەرنەکەوتووە کاکە من ئەڵێم ڕسمم دیوە نوچی پێوەیە بەس گچکەیە گەورەیەوە شتەشکەیە دووش ئەگەر ڕاستە فەرموو بڵای کەرەوە کاچ فوات ئەمە لە ناو پرۆسەی یەک قەوستخوای قەوزە و شەرعەتان دۆ بدەم ئەنگۆ لە دووڕان ئەمە لە ناو پرۆسەین ئەمن کاگمەکی لە ناو ئەو پرۆسەی ساڵێک ئەمە 6 مانگە کاگمەکی 2 ساڵە ئەزانی پێمان ئیمزا کرایە کە نابی هەموو نهێنیەک باز بکەین ئەی بۆ باسی کرد
من پێ دەڵێم ئەم بۆ کەیسی من بەتەما بوون ڤیددیۆ سوستاندنی مەکی بڵاو بکرێتەوە پێیان ئیمزا کردیان نابی بڵاوکەوە هەتا تحقیق لە ڕووی قانونیەوە بێ لەبەر ئەوەی نابی بە قوربان چاوی من ئەو خەڵکەیمە لە دوورڕایە یا ئەڵێ بە من ئەڵێ ئیسماعیل ئەو کوڕە یاسین چیتۆ یاسین بە ساڵش کەش کەیسەکەیتەوە نابی بە قوربان لە من باشتر دەزانی ئەو کەیسە تحقیقە کرێ دەکاتەکن ئاکمی ئایا حاکم محقق قبوڵیتی تحویلی محکەمە بکرێ یان نا تازە باسمان کرد 4 ساڵ لە مەکی و کامەراندرا ئەو نوێنەرەی ئێوە لە ئەڵمانیا 8 کەس بوون یەکێکیان گیرا 4 ساڵی خایاند تا ئێستاش محکەمەکە تەواو نەبووە 2 کەس کرایە تۆ چۆن نەتوانی بڵێ یاسین بەری بوو لە بە هەندێ بە مەتاڕیدا ڕۆی کە 24 سعات تێنەپەڕیە بە قوربان ئەو پرۆسەیە بە ساڵ دەخایەنی ناکرێ ئەوە فێڵ لە میلەتەی بکەن بڵێن بەریە لە بە هەندێک چۆ محکەمەی بەڵێ ڕەنگی 2 جاریت کەس بێتەوە بژگەڕێتەوە یەک شتەڵێتەوە ئامانجێکردەوەیە خەڵک بێنتە سەر خەت بە ئارەزوی خۆت قسە بکە بۆی لای نانە بەس کاکە تو لە پرۆسەکە نازانن پێتان ناخۆش نەبی ئەمە لە ناوە پرۆسەین فێڵ لە میلەتەی دەکەن جەنابەت لێی نازانیت تۆ گوێت لە چاوپێکەوتەکەی من بوو بەڵێ 2 جاریشم گوێ لێ ڕاگرت ئێستا شتەکیدت کردەوە دەڵێ کاگیاسین حکوومەت دەزانێ بە ڕسمی چیتۆ لە کاتێک دەبی 4 سعات ڕۆیە پۆلیس ڕەنگبی بە مانگەشکە کەیسەکە بە تەواوەتی نەجوڵێنیتن بە قوربان تۆڵی قسەکان بەس تژیل کردو دووبارەیەکەیتەوە گوێت لەوە بوو کە من باسی ئەوم کرد ئەگە بێت کاگیاسین بۆ دادگا بۆ پۆلیس ڕۆژە لە ڕۆژان بسەلمێ کە دەستی هەیە لە هەندانی خەڵک بۆ عەزیەدانی ئەو لە خۆی چوو بێت ڕاستەوە خۆیان ناڕاستەوە دەستی هەیە کە ئەمە ئەگە بێت و شتێکی وا هەبێ بزوتنەوەی گۆڕان هەڵوەستی جدیە بێت لە بەرامبەرەمە گوێت لەمە بوو کاک فواد ئەزانم بەس ئەمە لقا کاچی من ئەنگۆ لێ بەیاننامەیەکتان دەکردیە زۆر عەشایرانە جوابی پرسیارەکەم بۆ گوێت لەمە بوو نازان وڵای بەڕاستی زۆر دقیق بەس ئەزانی چێ بەیاننام ئای بۆچی بۆ شتێکی تر دقیقە ونێ فۆکسەکەیتە ئاخر نازام تۆ گوێم لێ نەبوو کاچی من تۆ ئەڵێ یان ناتەوێت کاک فواد بە قوربان تۆ وات پیشاندا زانی منەڵم چی کاتێک بە کوردی ئەڵێم هێلکە بارانکردن کارێکی ناڕەوایە ئەی بۆ مەسروری دانەتان نەکرد یەک دقە کاک فواد خوا پرسیارە کاچی من تۆ با بیرە تاریکەم بەڵێ هێلکە بارانکردن کارێکی ناڕەوایە بۆ لێدان فڕاندن عەزیەدانی خەڵک لەوە ناڕەواترەکە باشە هەر کەسێک لەم دوو کارە بکات هێلکە بارانکردن ڕفاندن عەزیەدانی خەڵک سوکایەتیکردن ناشرینکردنی کەسێک بە ناحاق نیە ئەمانە کۆمەڵێک کارن لە پرنسیپی کۆمەڵێ خەڵک نابێ هەبێیان لەگەر مافی مرۆڤ و خەباتی جەماوەری بەڕێی تو ناگونجی هێلکە بارانکردن ئەزانی دوو شت هەیە یعنی ئێستا گۆکو بزوتنەوەی گۆڕان دژی هێلکە بارانکردنی مەسرور بارزانی جەنابەت ئەمسالی وەکو جەنابەت ئەوە لەگەڵ مافی مرۆڤن کە مافی مرۆڤ بۆ خۆتان کێشەی نەبێ بەڵام کاتە سەر خۆتان هەموو شتێک بۆ خۆتان ڕەوایە بەڵێ ئەمن هێلکە بارانکردن مافە ئەمە لای تۆ مافە نەک لای من مافە من یەک نمونە لۆ دێنم مەسرور بارزانی 1000 هێلکەی لێدرا چەند خۆپشان دەرگیران لەو وڵاتە ئەوروپیەی ئەگە ماف نەبی لۆ نەجیران یعنی لۆ ئیدانەی مەسرور بارزانیتان نەکرد ئەگەر سەرۆکی حکوومەتتانە لۆ ئیدانەتان نەکرد ئەگە دژبوون کاتادر تۆ بە نوعی قسە ئەەکەیت ئاخرە تو ئەگەر دژی پرەنسیبەک بەدیوێکە خۆت بە خەڵکی کوردستان لە قەڵەمەدەی بەدیوێکە وەکو ئەوروپی بیرەکەیتوانێت باشە من باز لە ئەوروپا دەکەم لەم ئەوروپایە ماف حاشە حەزری بۆ کەسانی کە گوێی لەیە ئەوە نیە کۆمەڵێک کار کە لە کوردەواریە لای تۆش قێزەونە لەم ئەوروپای مافی پێدراوە مەبەست هاوڕەگەز خوازیە مەبەست کاک فات هاوڕەگەز خوازیەوە نیە بەڵێ ئەوە لێرە بەس کاچی من باز لەوە دەکەم هێلکە بارانکردن لە سەدام مەلیک و بەرپرس دەدرێ بە شانازیەوە لە KNN بڵاو دەکەنەوە بە قێزەوەنی بڵاو ناکەنەوە پێتان خەبەرێکی گرنگە
قەت ڕۆژێک لە مەسرور بارزانانی هێلکە لێدرا من پرسیار لێ دەکەم زانی کا قادر ئەگەر لەو کاتەی نەک بۆ مەسرور بەرزانی نەک بۆ ئەو کەسانی کە کراوە باشە هێلکە باران وایە زۆر جارەیە کۆمەڵێ بەرپرسیان دەستیان زۆر لە ناشرینکردن لەدان لەگردن ئەمەی تایە بەڵام لە پشتەوە لەگەڵیان وەکو ئەگەر دەتوانانی یەک نمونە لە بۆ من لەسەر ئەو قسەیەت بێنی نمونەم زۆر لایە وەکو نانا بۆ من ئاخرەوەی هانەیە بە قوربانەوەی هانەیە ئەمن لەگە دکتۆری سوف کۆنە بوویمەوە کە سەرۆکی پەرلەمان بووە و لە قیمەی ئۆپۆزیسیۆن بوون بە قوربان تۆ چۆن بە من دەڵێ من تەحەدا دەکەم ئەگە هەر کەسێک زانیارێکی لەسەر من هەبی لەگە هەر بەرپرسێک کۆ بمەوە ئەمن تەحەدای تو هەموو ئەوانە دەکەم ئەو تۆمەتانە ئاڕاستەی ئێمە مەکە بەڵێ تۆ کە قسە ئەەکەی کەسێکی گۆڕانخواست لەو پەڕی دنیا تاوانێ بکە یعنی تۆ بۆ من بەڵام تۆ من لێرە ئێستا قسە وەکو گۆڕان لێت دەکەم هەموو مکەسەراتێکی گۆڕان بەڵێ یەکێ لەو ڕەفیقانەکە براکەم پیاوی دەسەڵات نییە ئەو کوڕەوەکو من لە ئازادی خوازە پێکەوە پرۆتستۆی مەسعود بارزانیمان یەکەمدا لە پەرلەمانی سوید بەڵێ 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 ئەتوو لەگەڵ ئەوەت نییە کە من زم بووە لەگەڵ کاک ئیسماعیل لەگەڵ وید نییە بەڵێ ئەو شێ دوای دەبڕم کاک فواد لەبەرەوەی خۆش نییە براکەم ئەوە متەرجیمی بووە ئەوە متەرجیمی بووە ئەو شانە دەبڕم لەبەر ئەوەی دەبی پرسی پێ بکرێن ناوی هاتیە بمبورە ئەو متەرجیمی بووە بە قوربان ئەو متەرجیمی بووە بەڵێ بەڵێ وایە ڕاستەکە کاکە من پێ دەڵێم نوکە چەقون کاک زانیە من زۆر وردم من پێ دەڵێم تۆ ئەڵێ پێی نەکەتیە من ناتوانم قسە بکەم لەسەر ئەوەی کاک فواد نانا کاک فواد بەهەرحاڵ بچینە سەر ئەوە ئێوەکو بزنەوەی گۆڕان دژی هێلکە لێدانن وەکو پرەنسیپ پێتان سوکایەتی و پێتان خەباتی جەماوەری نییە خوێنمەوە بەیاننامەکی زۆر عەشائیرانەیە پێت ناخۆش نەبی لە لەندەن دەرچووە ئەڵێ ئێمە بەرپرس نین ئەوەی ڕوویدایە ئێمە هیچ لێبێ لە کاتێکدا ئەنگۆ تەرەفن ئەمن پێت دەڵێم ئەو جوملەیەم لێ دڵهینایە لە هیچ شوێنێک نەبووە ئەنگۆ پەرلەمانتارێکتان لە ناو کێشەیەک بی بڵێ ئێمە تەرەفنی لەو شتەیە ئەی چێ یعنی خۆ قابلە کاگیاسین نوێنەری شخصی خۆی نییە مەبەست کاچی من نوێنەرێکتان ڕوبەڕووی شتێک دەبێتەوە لە باش و خراپ بەرپرسن ئەو حیزبە بەرپرسە کاگە لەگەڵ نییە دەبێت دەری بکە لێرە هەر حیزبێک لە ناوەڕۆکی نامەکەی ئێمە بەرپرس نین دەتوانی نامەکەی لەگەڵ ئەو دیدارە دابنێ ئەمن دقیقم لەوەی ئەخر ئەو زۆر دەبا کاک فواد تخواوە بۆ چل دەقا ئەڵێ ڕوونکردنەوەیەک بۆ ڕایگشتی لە ئەنجومەنی زوتنەوەی گۆڕان لە بەریتانیا ئێمە لە ئۆرگانەکان گۆڕان لە بەریتانیا سەبارەت بۆ ڕووداو نەخوازراوەی دوێنێ لە شاری لەندەن ڕوویدا کە دێدا پەرلەمانتارێکی گۆڕان هێلکەباران کرا و دواتریش لەلایەن چەند کەسێکەوە توێژی بەرامبەر چالاکوانەکە کرا بە توندی سەرکۆنەی دەکەین باشە لێرە شۆڕای دەکەین کە ئەو ڕووداو کەم تا زۆر پەیوەندی بە ئێمۆنیە گوێگرە پەیوەندی بە ئێمۆنیانی ئێمە دەستمان لە بردن لە لێدان لە عەزێدان لەم ڕووداوان نییە چوزانن تەواو نەبوو لێ کۆڵینەوەکە نەک تەواو نەبووە کاک ئیسماعیل ئەو ڕۆژ تەکیدی کردەوە ئەڵێ بە پێ هاتیتە سەر زگم ئەڵێ 100 جار پێی گوتی مەگەوات باشە ئەگەر کاک ئیسماعیل ئەم ئێوارێشتێکی بڵاو کردەوە لە یاسین لە ناو لۆریا و ڕابۆ فەڕەنسا ئەتو واز لەوە بێنە واز لەوە بێنە من پێ دەڵێم
ئەگەر ئەم قسەیەشی وەکو ئەمە بوو چییە؟ نا ئەوە جودایە کابرا ئەڵێ بە چاوی خۆم دیومە کاچی من کاک فوعاد بە قوربان دووش ئەتەزانین چە بۆ ئەوی بی ئەو کوڕە ئەو تۆمەتە ئاراستەی پەرلەمانتارتان دەکا ئەڵێ ئەو هاتیە لە ئاخیردا حەسڵەن ئەسڵان هەندە شتی بۆ ئەوە کرد گوتی ویستیان بە چەقوو ئەزیەتم دەن ئەو ڕێی گرتیە وتی بەس هزار جوونی پێدایمە هەوڵیدایە تەسویری بکەم خۆ لە ڤیدیو دیقاکەش کردیتیت ئێوە چۆن بەری ئندە ڕووداوە چۆن خۆتان بێ بەبەری کردیا بەبێ ئەوەی تحقیق تەواو ببێ ڕۆژی یەکەمە خۆتان لێ بێبەری کرد پەرلەمانتارێکتان تۆمەتبارە ئەو پەرلەمانتارە ناوێری لێ دوان بدا هەڵسا شکاتێکی کردیا ئاو بێنە و ڕۆیە کە ئەمن لقام لەگە هیوا ئەحمەد مستەفا کردووە هیوا ئەحمەد مستەفا ئەڵێ ئەم شکات لە هەر یەکێک دەکەم بەم بڵێ سۆرانی کوشتیان عەبدەی شوباتی کردیا ئێبێ گومان لەگە هیوا ئەحمەد مستەفام کرد وەختی خۆی یعنی مەسەلەن بڕۆ بڵێ سەردەست مەسرور بارزانی تیرۆر کردیە مەحموود سەنگاوی کاوە گەرمیانی تیرۆر کردیە شکاتشی لێ دەکەن بە قوربان خۆ ئەتوو شتێک پرۆسەیەک لە دادگار ڕوویدامانەوە نییە تەواوە زۆر جار ناحەقیش لە دادگار ڕوودایە وایە نا ئەگەر ئەم کەیسە بەسەر کاگیاسن ساکەوە دڵنیا بە بزوتنەوەی گۆڕان بەرپرسیارە تەعامل لەسەر ئەم کەیسە دەکا ئەوەی کە جەنابەتەوێ و خەڵک دێ و حەق بێت جێبەجێکی کاک فوعاد من بەڵێ بەڵێ ئەزانم لەو جوملانە کاک فوعاد من پێ دەڵێم ئەو کوڕە ئەو کاک ئیسماعیل ئەو ڕۆژ تەکیدمان لە دەرێ کاچی من بەرپرسم لەو جملەیە ئەو کابرایە هاتیە لە ئاخر لەحزا ئیهانەی کردومە لێی داوم تێم دەگەی برم ئەوە ناڕە یعنی دەرێ هاتە سەر سنگم هەزار جوێنی بە مندایە ئەڵێ گریاوم کە ئەو غەدرەم لێ دەکرێتن بەڵێ کورە کاچی من دە دوازدە یەکەم کار لە ناو سیارە مۆبیلیان لێستاندووە بە قوربان بە ئەگەر دامان نە پێنج کەسن دەستنەوێن دەرئەتووە دەزانی لە کامیرەی لێ دەست بۆ مزاهرەی کردیا ئەوە تێر و پڕیان لێدایە نەیتوانیا دیفاع لە خۆی بکاتن بە تەواوەتی چێ دەتوانێت ڕسم بگرێ بە قوربان ئەمە گلەیمان لێکرد گوتم بۆ ڕسمەکە نەگرێتە لەسەری تەسبیت دەبوو بەهەرحاڵ با نەکەوینە ناو ئەو نهێنی دەرکەوت ناناش چاوی من ئەگە بچێتەوە بۆ شوێنە کامێرەیتان نییە داوای چەکی کامێرەکان بکەن بە دەزانی چێ کاک فواد منی تو لە ئەوروپاین جەرائیم گەلک زۆرە ئەو جەرائیمانەی ئەولەویەتن ئەو جە پۆلیس بە دوواچوونی جددی لە بۆ کامیرە دەکات ئەوە ڕۆژی یەکەمە ئێمە بە دوواچوون دەکەین یەکخوایە قەوز بۆ ئەوی یەغاڵت ئەو نەبێ ئێمە بە دوواچوون دەکەین هەوڵی جددی دەدەین کە پۆلیس کامیرە دەربێنێ تێم دەگەی بەس بۆ خۆت لەو ئەوروپایی پۆلیس ئەوەندە جەرائیم زۆر بووە لەو سویدەی ئەمە وەخت خۆ یەک شکاتی بەسیتم لە مەحموود سەنگاوی ئەوانە کرد 2011 گەرەوێک بە تەمابوون دستنەوە کوردستان تاقیقیان لەگە بکەن ئێکاکە ئێستا کە هەولی تیرۆری ئێمە دەدرێت خەمساردی مامەڵە لەگەر شتەکان هەندێک دەگرێتن جودایە لە ناو سوید ئەویت کە لە کوردستان بوو تۆ بۆ خۆت لە ئەوروپای لە سوید ساڵانە 360 کەس تەقەی لێ دەکرێت 6 کەس دەکوژێ ڕۆژێ کوشتنەکەیە هەزاران جەریمەی کە هەیە دۆسەی ئەولەویەت وەکو خەستەخانە ئەزانی ئەوانە بە تقریبا 15 ساعت بەس هەتا دکتۆر هاتیە فەسی کردینە تەمەشای کردینە 8 ساعت لە پۆلیستا خوون بوونە یعنی ئەو خەڵکەی مەدرێ لۆ نەگیرا بەبێ ئەوەی هێشتا فەقیرانە سڕیان گەیشت بتێ کاک فواد ئەمروی تو لێرەین بیرۆقراتیەت جەرائیمی زۆر ئەولەویەت لە بۆ نەخۆشی ئەوە ئەولەویەت لە بۆ جەرائیمی گەورە ئەوانە دەستە پێش ئەوانە دەڕوا بەس وەختی دەوێت ئابار هەڵکاک فوعاد بەڵێ جاتۆ لەسەر ئەم کێسە ئێمە لە بەیاننامەکەش نووسیمانە ئامادەی هەموو هاوکاریەکەین دەستان خۆش بێکە ئەگەر کاک ئیسماعیل ئێمە لە وەرگانەکانمان چەندین مەحامیمان هەیە ئامادەیمان تایە مەحامی بۆ کاک ئیسماعیل بگرین ئەم کێسەیەک لا بێتوانێت ئەگەر هاتوو دەستی پەرلەمانتارەکەی ئێمە لە هاندان بەخۆی تیابێ ئێمەش هاودەنگین لەگەڵ جەناب و لەگەڵ هەموو کەسێکی ترا کە ئەبێت ئەمە بەس کاک فوعاد سەیر نییە بەڵێ دەستان خۆش بی لەو جملانە بەڵێ ئەگەر ئەمە شیتانە بوو پێویستە جەناب و ئەو کەسانی کە سوکاتی بە زوتنەوەی گۆڕانەکەن و بە کاگیاسی نەکەن داوای
ڕێکخراوی لێبوردن لە بزوتنەوەی گۆڕان لە کاگاسین دشکەن ئەگەر پێچوانەکەی ئێوە بەسەر چاو کاک فواد ئەو پرۆسێ چەند ساڵێک دەخانێ من ئێستاک و پێ دەڵێ نەزانم چەند ساڵێک بەس کاک فوادە من یەک شت من لۆکو ئەحداسەکەون ئەگەر پرۆسەکە کە جارێ ئێ بابە کابرای عەدەس ئێستا مەسەلەن ئەمن لێم درایە یەکێک خەڵک هەیەت بڕوان ناکات تێم دەگەی ئێمە چی لێ بکەم کابرا ئەڵێ لێی دایما کابرای کەس دەڵێ کاکەوە سوێن نەخوا دەڵێ ئاگام لێ نییە ئێ دەزانم لەگە منیش پەیوەندیم پێکرد بە ئەو کاک یاسینم کردووە یاسین ئەڵێ ئەمن ئاگام لێ نییە دەرێم وەرە لێدوانێک بدە دەڵێ نایدە مافی خۆیەتی خۆ قەزدم لەسەدا باشە تخوا کاک فواد من ڕوبەڕووی ئەو هەموو ڕەخنە و تووڕەیی و ئەو بم نایم لێدوانێک بدەم بڵێم ئەمن بەرپرسنیم لەو تاوانەی لۆ تۆمەتەم توش دەکاتن خۆ بەس بۆچی لێدوان بۆ تۆ باتوانێت لێدوان لە شوێنێکی تر ئێ باشە لە پەیجی خۆی لە پەیجی خۆی ئەوە دووەم ڕۆژ تێپەڕیوا بۆ سێم چی داوا چی داوا بەیانی تەسەوەرەکەم بەیانی دووبانی قەی ناکە بەس ئەمن لێرە ئێستا تۆمەتێکم لۆ هەڵبەسترێ هەموو سۆسیال میدیا بگرێ و ئیدانە ناکەم کاک فواد کو ناڵێم ڕاز نییە و ئەمن بەرپرس نەبوویمەوە ئاگام لێ نییە خۆ لەگە من بەدەوەی گوت بەدەوەی برێم بە تێکسوەی گوت بەس بەدەوەی نەگوت خۆی حکمی ئاخر تێکس دەکرێ بڵێ من نییە بە قوربان هزار فرتفێر هەیە لە تێکست بەس دەنگ تەبەرە بە خۆ دەزانین لە ڕووی قانونی بار حڵکا قادر هیوادارم بەڕێست و هەموو هاوڕێکانشتان جیاوازی لە دنیا ڕەش و سپیا بکەن لە هەندێک کێسە پێش ئەحداز مەکەون و بزانن بە حقیقت جاری وا هەیە ڕەنگە لە دەیان مووقیف و کۆمەڵشتا دەیان هەسوڕاوی ئێمە زۆر پشتیوانی و دەستخۆشی لە ئێواکەن باشە ڕەنگە هاوکار بن ڕەنگە پشتیوان بێتن لە کۆمەڵێک شتا لاندی شارڕخنا بەڵێ بڵێ ئەوە ئاساییە وایە ڕاستشە لە باتی هەموو ئەو دەنگە دلێرانە یەک بگرن بە یەکەوە هەوڵ بن لە پێنا ئەو وەزعێکی باشتر هەمومان ئەگەر یەکگرتو بەیەکەوە بین کاریگەریمان کاک فواد جوێندان و بەقسەی ناشرین خوا وشەندێ وشە کاک فواد دووشت یەک جوێندان ئەو شەیە تەرک بکرێ باشترە من بۆ خۆم وەکو قادر تێم وەکو گوتم لەبەرەوەی لەگەڵ گروپ برادرانە وەکو گروپ و دەستە نیم هاوڕێن کۆمەڵێک هاوڕێن بەرپرس نیم لە شتی کاک ڕەنزر جەناب دەڵێ یاسین لە بەرەوەی پەرلەمانتاری گۆڕانە بەڵێ بەڵێ بابە مە کۆمەڵێک هاوڕێن کۆبوونەوە کۆمەڵ هاوڕێ گەرێکێکیان بەرپرس نین خۆ حزب و ڕێکخراو نین کاک فواد بە قوربان جودایە ئێمە لەگەڵ گروپێکمان هەبوو 100 کەس بوون بەڵێ بابە من ئیحاز نییە من دەڵێم داوا دەکەم خەڵک خۆ پیشاندان بکات داوا دەکەم زانیاریمان لەسەر بەرپرس بداتێ ڕسوایی بکەن ئەوەم لە بۆ هەموو ئومەی ئیسلام تێم دەگەی ئەوە جودایە بە قوربان من باوەڕم وایە هێلکە لێدانیش ئەمن بۆ خۆم هێلکەم نەوە شاندیە بەڵام شانازی دەکەم یەکەم گروپ بووین خۆی کێشەکە لەوایە تۆ هێلکە ناوەشی بە خەڵکەڵی کاک هێلکەوەشان ئەوەی ئەمر کردیتم هەموو بزوتنەوەی گۆڕان دەکردە خەبەرەکان شانازی دەکەم جەبەروتی دەسەڵات لە 2001 و 2 ئەمە دەستم بە خەباتی ئەوروپی کردیە لە سوید و هەرچی بەرپرس هاتە ئێرە من لە برۆکسل لە ئەڵمانیا تێم دەگەی لە سوید 2000 کەتینە دوو مەسعود بارزانی تێم دەگەی هاتی ناو پەرلەمانی ئەوروپا ئەوەی ئەمن کردیتم هیچ کادیرەکی گۆڕان ئەو جورئەتەی نەکردیە لە پشت ڕەنگی لە پشتمان من گۆڕانەکان بەس بە پێشە من نەکەتینە ئەزەوە بە من مەفرۆشنەوە من داهێنەریەوە بوون کەتینە دوو مەرسول ئەوە زۆر گرنگە یەکەم کەس ئەو جمو زۆڵەی کرد هەمووش دەزانی چێ یەکەم کەس یەکەم تەجروبە ئەوە ئێمە لە گروپی عەفدەی شوبات لە سوید کەتینە دوو فەلاح مستەفا ڤیدیۆ هەیە لێرە ڕاچوینە دوو مەسعود بارزانی یەکەم جار جەبەروتی ماڵی بارزانی ئێمە شکاندیتمان لەگەر ئەو برادرانە یەکێک لەوانە کاگاسۆ و کاک دەشت و کاک پشتیوە کاک ببوورن کاک پێشڕۆ ئیسماعیل و کاک ڕەنزەر و 15-16 کەس بوون کە بەداخەوە لە پێ 100 ئەندامی گۆڕان دووک ئەندامتان هات بەڵێ لە 2017 لە یەکەم خۆپیشاندانمان زدیم 2000 ببوورە 2014 ناتن بە قوربان
سەنگەرتان هەر کامیرەمانەکەتان هات کاک ڕەنزدەر گڕاویتان هات ئەو دەمی نوێنەرتان بوو ئەوش ڕەنزدەر هەموو کات لەگەڵ ئێمە بوو خۆناوەکانمان بڵاو کردەوە بە قوربان نهاتن لە تازە چوبوونە ناو دەسەڵات لە شەهر العەسەلدا بوون ئەو کات 2014 مانجیەک ئەتوانی بگەڕێەوە و کاگاسۆ باڵا بەرز خۆ هەیە لێی پرسە بڵێ چەند ئەندامی گۆڕان لە هەموو ئەوروپا هاتن بەشداریان کرد بەڵێ بەڵێ یعنی تازە لەگەر دەسەڵات تازە چوبوونە ناو دەسەڵات مانجیەکەم و دووەمتان بوو لە 2000 ئێ باشە باش بەس ئەوە قیمەی تا گەرما و گەرم ئەو شێکی نۆرمالە درۆکردنیش قیمەی ئێ باشە و شار العەسەل نەبوو ئەنگۆ تازە چوبوونە دەسەڵات ئەوەندە بە گەرمی چوبوونە ناو دەسەڵات لە 2014 مانجیەکەم و دووەمتان بوو بڕۆ سەیری بەروارەکە بکە کاک فوات بەهەرحاڵ کاک فوات براکەم زۆر سوپاس دەکەم بە وەڵامدانەوەکە بەس یەک گلەی لێ بکەم ئەو پرۆسەیە کرا دەبە ئێوە لە هەموو کەس گەرمتر بن ئەو پرۆسەیە یەک کەس لێدابی یان دە کەس لێدایە پرۆسەکە ڕوویدایە بریندار بووە ئەشکەنجە درایە بردرایە بە فێڵ ئەزیەت درایە ئەو کوڕە خەباتەکی جەماوەری مەدەنی کردێک هەموو کەس لە ئەوروپا دەکا بەداخەوە قەبارەی ڕووداوەکە هەوڵتاندا زۆر بچوو بکەن و زۆر ناخۆش بزوتنەوەیە کە ئەوان بە پێڵەقە چوینە سە سیارە تێم دەگەی و بەشدار بوونە لە کۆمەڵێک چالاک گۆڕان بوون من ناتوانم ناوەکان بڵێم و دقیقیش نیم بەڵام ئەتوانم لە زاری کاک ئیسماعیلەوە برێم کاکە با گۆڕانیش نەبن بەس ئەمن لە زاری کاک ئیسماعیلەوە تاکید دەکەم کە نوێنەری پەرلەمانتان بەشدار بووە بەشدار بووە بە قوربان لە قیمە بووە خزم و کە سوکاری وی کردیتی ئەوەی کە بردوەتی برادری کاک ئیسماعیل خۆیەتی بەخواستی خۆی لەگەڵی ڕۆشتووە کاکە ئەوە فێڵی لێ کردووە بەبێ ئەو یەک شەقی لێ بدا وتی یەک شەقی ئەو لێ نەداوم بەس فێڵەکەی کردووە ئەو خەڵکی تر کردوێتی ئەوەی کردوێتی خزمە نزیکەکانی کاک یاسین قەدرە من یەک خزمی ناناسم ئێ باشە ئەمە دەیناسین چاردەوروەر سەیرە دوای کاک فوا دەزانین چیانگۆ ڕووداوەک یەکەم جارە مەسرور بارزانانی بەو هەموو ئڕهابوو ئەوەی خۆی هزار هەلکەی لێدرا غەڵەتەکی گەورەی وانە کرد کادیرە چینگۆلەی دەدرێت دوای 4-5 سەعات دەچن پرۆسەکە ڕوودەداوە وەکو ڕۆژنامە نووس کاک ئیسماعیل ئەڵێ ئەو پەرلەمانتاراتە سەزگم چەند جار گوتیتی گەوات جوێنی پێداومە بەڵێ تێم دەگەی کەچی لە قەبارەی ئەوەی لە لەندەن کە ئەوە لە هەولێر ئەو شتە نمایە لە 2011 من ئەو شتەم دیتیە لە بڕی ئەوەی لە من گەرمتربی بۆ ئەوەی ئەوە بی کەچی بەیاننامەک وەکو عەشائیر خۆتان لێ بێبەری کرد ئەوە شتێکی زۆر خراپ بوو وەڵا خۆمان بێبەری نەکردووە و لەسەر ئەوەی کە بەیاننامەکە دەرمان کردووە ئەو بەیاننامەکە ڕێی خۆمانە بەڵێ بەڵێ تازە تۆ سەرکۆنەی هەردوو ڕووداوەکە دەکەین پەیوەندیتان بە کاک ئیسماعیل کرد کاک گۆران کاک فوات من نەخێژماریم نەبووە بەڵام بە بەرادرانەمان بەڵێ کاک فوات تو بەرپرسی ئەو کوڕە جەبەروتەچی یەکێک لە قوربانیەکانی گۆ بوو ئە لە بەر هەندێک شەڵات چۆن پەیوەندیت پێوە نەکردیە کە ڕوبەڕووی ئەو هەموو شتە بووە جێگلەینی ڕەخنە لە خۆت بگری بۆچی جێگلێم کەسێک ئەگەر گۆڕانیش نەبیبی کۆن ئەگە گۆڕانیش نەبی کۆن قوربانی دەرێکتان بوونە لەو هەولێرەی کە کەم کەس زاد دەکا بچێ سەردان بکە دەربەدەرە دێتە ئێرە ڕوبەڕووی ئەو پرۆسەیە دەبێتەوە کاک فوعاد کە دەینازێ ئەگەر هەر شتێک بێ شتێکی وا ڕوودا وەکو کەسێکی ئازادی خواست چۆن پەیوەندی پێ ناکەم بڵێم کاکە نیگەرانین لە وەزعات تۆ هاوادارێکی خۆمان بووی چت لە ئێمە پێدەوێ یعنی جێگلەی ئەگەر لە خۆی پرسیت وڵامی دەداتەوە من پێ دەڵێم تۆ وەکو گۆڕان خوازێک من نەزانم لە خۆی پرسی نازانم تۆ کوردەکە تاوانی یان کاک فاتخوا بە بەو شێوە قسە نەکەی من زۆر بە ئەدەبەوە جوابت دەدەمەوە باشە منیش بە ئەدەبە خۆ نانا دەڵێ کوردیەکەی بزانی چاوەکەم با ئەو شان من دێتە پرسەمەڵێم لێی پرسە وڵام دەداتەوە ئێمە دامان کاکە دامانە بەینتان نییە نەک بەینتانی نییە بڵێ جەماعەتی گۆڕان کەس لی پرسیتەوە تەلەفۆنی بۆ کردی کەس خەمیە کەس قسەیە کەشتێکی کردیان نەکردووە کاک تادێت تۆ ئەتەوێت لەو لاوە بێی سوکایەتیم پێ بکەیت نا بەس ئەمڕەوە ڕەخنەیە کاک فوات بەقەسم خۆم نییە
قسم حزبك ما بێگومان ئەمن هاتوومە لەبەرەوەی مووقفی حزبەکەتم لەو ڕووداوی زۆر پێ لا لاواز من و باسي جنابك هەڵپەرستان. ناكم من باسي تو ناكم باشا يعني معقول نية من بهم تول قريمان لحزبي ألفي دونيا بهم سكاكي فيكم باشا بأرزوي دولي خوم بلام لشيكي تري شاونيا أويك خوم أمي بيكم بلام الرقابة تونا دم وقصشكي ما في دبيع إما لزوجتا شو ما نقانو لزوجتا بدني ما كدو لزوجتا ونيا كمان يشتوتون لزوجتا ونيا بپیویست من نزدن و کومال شده ونیا اصلا قصه لسکین یعنی کومال شده بیلی من نزدنم کومال خلق دلیان گرما دل رنجاون لکردستان زور بزار بون لکردستان زور سکاتی و زور نعمتیان بسر اتوا لیر دانوه خوان خالی کنوانه خالی نیه کاک فؤاد خوا ولا تلفزیونیش باست کرد بقربان خلق ای چیه کا قادر اتواني بهم لي لو ولاتي تو كان كازل كباران كرا بالي لسوين كلينتون هل كباران كرا نا باس مسؤوليني كوردا كم لواني كينا كاكشي من بربرسك نويرا ليرا ل 2002 بإسراعة بياسيك كديدارك بكا هر يك دائما للسويدان دائما كاكشي من أزل همو دنيا دين دسورينو بس بدزين من عليه التحدى كم أجر جروبة شي برلمان قادر بله معلومات هو كي سوا فلان مسؤول لبريطانيا لندن زانياري دو كوري باش تو بيمان داداتن اي بول لسويد بناول كاچ خم چون بيمان نادن اي چنجر هول مان دايا كاچ متينو متاري لدو مسؤول بقربان تينو بردن برلمان هولي لدان مان درا كتينو دو فلاح مصطفى بقربان دل تينو كوري ملا بختياري او تن ما بوتير يعني صد كس بريدايني تساوي من بقربان تو اگر لزانياري نيه عندش لا بس يكبرانكم بس تساوي من بيد دلم ايما داهنري او بوين تيم دقي داهنر اوي كم كز ديكا داهنري كي زور خراب اي باشا حزبكي تو اواني بايجابي بلاو كرديتو بقربان اگر تو دجي لو دجي او حزبكي من بايجابينا حزبكي من تلفزيوني كيبوا وكل خبر بلاي كرتوا اخر قال يقرن بلاي نذكردو كاك فؤاد بقربان كاك فؤاد باشا بسيارة كلي ذكام بان نرينجو بيت ايرا باشا يعني نري بارتي وشتيم بزانا ما جهل كباران منكر تاقد بي ذات سبيس ذكا يعني امن دواي بيس دو سال امن 1000 سال شي مير بيم اي باز لو شتانا بكم يعني تسكيل اي ور بقرن بزدين مويه قادر او نيك بخلق لك هاني خلق دي بروح الكبره فلانكاس دو جربان بلو سي دافو ديك كاك فؤاد بقربان من بيد دلم لير الرا بليتيه كزاد ايرويم كريا بس ببروسيك داد مسعود بارزاني رابقم كهمو حزبك جرأتي نبوله هر دو زاران صار كسي بنيري دو زار تشيما بروكسل تشيما المانيا تيم دقي اماده بويما هر ولاتي كرابيت نقل السويد هر تي فعاليه تخايا قوس يكون زاني حزبك كم جرأت كان ابو خلق إيه نهات يا بقربان نهات يا أمل يبون خو أو من قصة كم هلا هردو خو بشاندان نزيك سي كسبونا أما التحدى كم أجر أندو لبروكسل دو زار صدي مسعود بارزاني ما كرت بهردو زاري صار كستان نهات حالتي بروكسل كل كم دايا نادوران همو لأنا كان وانا كم دايا إيه بس كاتش من ناون ديك كاغرنزر قوتي بين صت أندام من لو صار دورو بري هي ل 2014 بيان 15 بو بقربان با بينس كز بعد بايا كاك قادر امريكان او كاك صد كسبون 50 كستان هي لبروكسل وايا انا نخر ازاني دوش دايا تقول لك نصوف من بيدلم دامنا 50 كسبون من بيدلم دامنا 50 كسبون لو 50 كسي لو سي كستان نخر كاغرنز لي برزوا او نهاتون بو كاغرن ذكرت بس بو بزوتنا وكش ذكرته بقربان بس بو عفريك عادي نكتبه مثلا كيفي عادي لو كان نكتبه مثلا بهرحال كاك من نام زياتر او بتاعوا من كاك فؤاد سباس الدكم سباس بو گفتگويا او گفتگويا انا له مو ميديا كيا هر كسر رأي خوي ددا با خلق بالريال بداتن ونيا اما هردك مان امن بقوم هولم دا زور وشي بريندار كر بكار نينم وبم أتو رأي خود دا ومش رأي خو معنده سباس دكم كاك فؤاد
ڕکۆردیش لای تو هەیە گەر خەلک لای من هەبوو زۆر سوپاس کاک فواد بژێ سەرچاو ئەتوو کاک بەس پێی دوایین پرسیار کاک فواد بەرپرسی چی لە وەکو چ بدنازێنین وەکو چیت پێ خۆشەوە نا ئاخر پلەی ئەوە من پلەی گۆڕانت خۆ چیت پێ خۆش کاک فواد ئەمە ڕاوێکی گۆڕات نا ئاخر ئەتوو بەرپرسی ئەندامی جڤاتی گشتیانی وایە نا با ئەوەی بکشی ئەندامی جڤاتی گشتی وایە نا بەڵێ بەڵێ زۆر چیت سوپاس پێ خۆشە نا